ئۆکەی سڵاوتان لەبێ ئازیزان خۆشەویستان ئامادەبووان زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم کە ئەم شەو لە خزمەتتانام بە هاوکاری ئەو بەڕێزانە ئەو گروپە جوانە کە ئیشەکەن لە بواری ڕۆشنبیری و فەلسەفی و دەرونی و هەموو ئەو بوارانی کە زەهراخان باسی هیوادارم سەرکەوت و سەرفراز بن دەستخۆشان لێکم بە هیوای لەش ساغی و تەندروستی باش بۆ هەموو لایەکتان ئینشاءڵڵا دوورە بن لە هەموو ناڕەحەتێکی جەستەیی و دەرونی ئازیزان بزارەخان وازانم باسێکی کورتی منی کرد پێویست ناکام من زیاتر لەسەری بڕۆم هەرەوەندا پێویستە بڵێ من ناوم سامی عەبدوڕەحمانە خەڵکی هەورامانم لە شاری هەولێر نیشتەجێم ئەمڕۆ لە خزمەتتانە باسی بابەتێکی زۆر گرنگ ئەەکەم کە ئاڵێم زۆر گرنگ پەیوەندی بە ژیانی ئێمەوە هەیە پەیوەندی بە تەندروستی دەرونی و جەستەیی ئێمەوە هەیە پەیوەندی بەلایەنی کۆمەڵایەتیمانەوە هەیە یعنی هەموو لایەنە کۆمەڵایەتی و ئەتوانم بڵێم پەروەردەیی و سیاسی و ئەوانەتان کە بەشێکتان ئەگەر لە بواری سیاسیایشکەنەوەی کە ئەمڕۆ ئەم شەو ئامادەن حتا لە بواری خوێندن و لە بواری بزنس بازرگانی پارە و بواری حساباتە کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر ژیانمان بزانین ئەو بابەتە چییە ئەویش بابەتی کاریگەری خەوە لەسەر مرۆڤ بەگشتی بەڵام لەبەرەوەی هەستمان کرد زۆربەی ئەوانەی بەشدارە بن قوتابین بۆیە تایبەتیەکەینەوە بە مێشی قوتابی ئەیجینا هەموو ئەو کاریگەریانە هەمووی پەیوەندیان بە مرۆڤەوە هەیە چکە قوتابیش مرۆڤە بەڵام من نمونونەکان زیاتر لە بواری پەروەردە و لە قوتابیانە نمونونەکان هێنمەوە دووبارە بەخێر بێن طبعاً ئەم سیمینارە کە ئامادەم کردووە بە سەرپەرشتی مامۆسای بەڕێز مامۆستا هەیە من کە پەروەردەمان پێ ئەڵێ سایکۆلۆژیکال ئێجوکیشنمان پێڵێ لە زانکۆی سەلاحەدین لە ئاداب لە دەروونزانی بە سەرپەرشتی ئەم سیمینارەم ئامادە کردووە لە زانکۆ پێشکەشم کردووە و حەزەکەم ئەم شەویش لە خزمەتی ئەوەی بەڕێزا پێشکەشیکەم ئازیزان ئەوەی کە ئێمە ئەم شەو باسیەکەین بریتە لە پێشەکێک بە عام باسەکەین لەسەر خەو گرنگترین گۆڕانکاریە بایلۆجیەکان لە کاتی خەوتندا چین ڕوو ئەدەن ئێمە گۆڕانکاری بایلۆجی لە جسممانە ڕوەدا زیاتر ئەم لایەنم جگە لە بوارە پەروەردەیەەکە لە بواری دەرونیش لە بواری جەستەیش عفوان ئەچمە ناو بابەتەکەوە قوڵە بمەوە لە ئەحیا لە زیندەوەرزانی بەشەکان لەوانەیە هەتان بێ لە بایلۆجی ئەنجایەکێکتر لەو خاڵە گرنگانە ئەگەر نەخەوین چی ڕوئەدا گرنگی خەوی قوڵ بۆ مێشی قوتابی چییە زیانەکانی کەم خەوی و درەنگ خەوتن بۆ سەر قوتابی چین زین ئەو زەرانە چین من طبعاً لەوانەیە بەشێکتان هاتبێتنە لای من بە تایبەت بۆ ڕاوێژی بواری پەروەردەی یەکەم پرسیار کە پرسیومە وتومە لایفستایلت چۆنە خەوت چۆنە کەی ئەخەوی کەی هەڵەسی کەی نانەخۆی ئەم سێشتە زۆر گرنگە چەند کاتژمێر قوتابی بخەوێت باشە بە گوێرەی تەمەن وەڵامە دەینەوە هۆرمۆنی میلاتۆنین و کاریگەریەکانی لەسەر مرۆڤ بزانین هۆرمۆنی میلاتۆنین چییە و چی کاریگەریەکی لەسەر ئینسان هەیە کەواتە قوتابی چۆن بخەوێت لێرە باسی ئەوەکەین چۆن بخەوێت و باسی سەرچاوەکانەکەی باشە ئەگەر بە شێوەیەکی کورت و پخۆت باسێکی پێشەکی ئەم بابەتە بکەین پێشەکی خەو بکەین دوای چنە سەر پێناسەکانی یەکێکە لە پێداویستە سەرەکیەکانی ئێمەی مرۆڤ بۆ ژیان و بەردەوام بوونمان یەکێکە لە گرنگترین پێداویستەکانی مرۆڤ کە بەبێ ئەو ناتوانێت بژی ئێمە چوار سەرچاوی گرنگی فسیۆلۆژیمان هەیە خەو خواردنەوە ئۆکسجین خەو خواردنەوە ئۆکسجین هەر یەکێک لەمانە کەم بکە ماسوولکەکانی ئێمە جەستەی ئێمە تووشی گرفتە بێ و کاریگەری جەستەیی و کاریگەری دەرونی لەسەر ئێمە بێ خەوتن بریتە لە بارێکی پشودانی سروشتی کە لە زۆربەی شیردەرەکان هەیە وەکو مرۆڤ مەیمون پشیلە پڵنگ فیل زەڕافە هەتا دوایی و هەروەها لە زۆربەی باڵندەکان و ماسیەکانیشدا ئەبینرێت تەنانەت لە هەندێک لە بێ بڕبڕەکانیش وەکو مێشی میوەدا دەبینرێت جۆرە مێشێکەیە جەماعەتی پۆلی 11 یان 12 خوێندویانە پێوترێت مێشی میوە ئەوانش خەویان هەیە کەواتە خەو تەنها تایبەت نییە بە مرۆڤ بەڵکوم ئاژەڵەکانی تریش زۆربەی شیردەرەکان پێویستیان بەخەوە باشە گرنگترین گۆڕانە فسیۆلۆژیەکان کاتێ ڕوو ئەدا ئینسان ئەخەوێت چییە نوێبوونەوەی خانەکانی لەش لە کاتی خەوتندا یەکێک لە گرنگترین ئەو بابەتانەی کە مرۆڤ لە ڕۆژدا
زۆر سەرفیەکە بریتێ لە خانەکانی بەڵام لە شەوە کاتێک کە تۆ خەوێکی باش دەبێ خانەکانت نوێ ئەبنەوە تازە ئەبنەوە دروست ئەبنەوە. خاڵی دووەم دەردانی چەندین جۆری هۆرمۆناتی جیاواز و مادەی کیمیایی کە ئەبێتە هۆی گەشەکردنی خانە و جوانکردنی پێست. من ئێستا لە قوتابخانەی لۆزان ئەوانەی کە لە قوتابخانەکەی ئێمە پۆلی 10 و 11 شەڵا ساڵی داهاتوو 12کەینەوە یەکسەر کە سەیری دەموچاوی یەکەم ئەزانم کە خەوی مەزبوط نییە. یەکسەر بەچیە ئەزانم پێستی نادرەوشێتەوە بریقەدار نییە پێستی مردووە زیبکەی زۆرە چاڵی زۆرە پێستی هەستی پێەکەی مانوو بووە یعنی مانوبوونێکی زۆر لەم دەموچاوی ئەو مناڵە هەست پێەکەی. یەکسەر پرسیومە خەوت چۆنە مامۆستاوەڵە هەندێک شەو باشەوە یەکسەر زانیومە مشکلەکە چییە کەواتە کاتێک کە ئێمە خەوێکی مەزبوطمان نابێ خانەکانی پێستی دەموچاومان بەگشتی و پێست دەموچاومان بە تایبەتی تووشی پەڵابێ تووشی زیبکە بێ تووشی مردن ئەبێ هەندێک جار لەوانەیە هەستان پێ کردبێت کە هەستەکەی دەموچاوی ئەو کەسە مردووە ینی نازام چۆن احساسەکە بڵێم ینی درکی پێەکەی کە ئەم مرۆڤە هەست ینی خانەکانی داتەپیون دەموچاوی داتەپیوە نابریسکێتەوە نابریخێتەوە دەموچاوی جوان خۆی پێشان نادا بە تایبەتی خانمان گرنگی زۆر بە پێسی دەموچاویانە دەن و بورن و گەشەش خاوە کاتەوە دکتۆرێکی لە ئینستاگرام وڵاهی ناوەکەیم بیر چوو ئەمیز بۆتان دوای هەر بۆتان نێرم بە جۆرە لە جۆرەکان دکتۆر محەممەدە چی شتێکی وایە وابزانم پسپۆڕی گەشەی مناڵە لە هەموو ڤیددیۆکانە ئەڵێ ڕجاتان لە یەکەم خەو چونکە خەو ئەبێتە هۆی دەردانی ئەو مادە و هۆرمۆنە کیمیا ئەو مادە هۆرمۆن و مادە کیمیانەی کە بەرپرسن لە گەشەی ئینسان لە باڵای ئینسان لە ئێسکی ئینسان و هەر کەسێ لە تەمەنی لەو تەمەنەیە لە تەمەنی هەرزەکاری بە تایبەتی ئەگەر لە کچانە 10 بۆ 12 و 13 و لە کوڕانە 12 بۆ 16 ئەگەر خەوی تەندروست نەبێ بێگومان بەلەوەی کە گەشەی گرفتی زۆری بۆ دروستە بێ. خاڵێکی تر بەرزکردنەوەی توانای کۆ ئەندامی بەرگری لەش بەڕێزان هەندێک حاڵەتی نەخۆشی هەیە کە دکتۆر شروب تەداتە یان حەب تەداتێ ئەڵێ ئەها وەڵاهی بۆ حەبە خەوم لێکەوێ هۆکارەکەی ئەوەیە ئەبێ بخەوی بۆی سیستەمی بەرگریت چالاک بێ بەقووەتر بێ ڤایرۆسەکان بەکتریاکان میکرۆبەکان بگرێ پەلاماریاندا و لە ناویان ببە چکە ئێمە لە ڕۆژە سەرقاڵی کار و پیشە و ئیشین مێشمان سەرقاڵی شتی ترە ئەگەر خەوێکی مەزبوطمان هەبێ لە شەوە ئێمە لە بۆ منە 11 شەو تا 5 4 بەیانی 4 و 5 بەیانی ئێمە چی ئەەکەین دراساتی فیسۆلۆژی خۆمانەکەین و لە ناو خۆمانە مێشکی ئینسان لا شعوریسان 2 ملیار معلومات لە چرکەیەکە ئاهێنێت و ئەبا بەمەش ئەبێتە هۆی تازەبوونەوەی خانەکان دراسەکردنی نەقسیەکان زیادکردنی بۆ نمونە ئەو شتانی کە پێویستە جەستە و کەمکردنە و تێکشکاندنی ئەو ڤایرۆسانی کە بەرجەستەمانەکەون بۆیە یەکێک لە هۆکارە ئەساسیەکانی زوو چاکبوونەوەی نەخۆش بریتە لە خەوی قوڵ خەوی باش بۆ ئەوەی کۆندامی بەرگری ئەو مرۆڤە بەهێز بێت و چاک بێت. خاڵێکی زۆر گرنگ هەیە بەڕێزان ئێمە هەندێک حاڵەتی فسیۆلۆژی لە زانستا هەیە ئەڵێ ناتوانین دیاری بکەین کە کاریگەری خەو چۆنە بەڵام ئەتوانین دیاری بکەین کە ئەگەر مرۆڤێک نەخەوێت چی بەسەردێ کەواتە بەهۆی ئەوەی کە نەخەوێت چی بەسەردێ ئەزانی سوودەکانی خەو چییە ئەزان هیوادان فکرەکە وازەح بێ تاقیکردنەوەیان کردووە ئەگەر مرۆڤێک بۆ ماوەیەکی زۆر نەخەوێ بزانین چی ڕوەدا یەکەم کاریگەریەکی زۆری بۆ سەر چالاکی مێشک و لەوێشەوە بۆ سەر هەموو بەشەکانی تری لەش هەیە یعنی ئەگەر خەوی قوڵت نەبێ مێشکت کە مەڵبەندی قەراری ئینسانە سەرچاوەی ناردنی هەموو زانیاریەکان و ئیشکردنی جەستەی مرۆڤە تێک ئەچێ لە ڕووی ئیشکردنەوە ئەمەش ئەبێتە هۆی تێکدانی ناردنی ئیعاز زانیاری پێویست بۆ جەستە و ئەندامەکانی و ئەمەش ئەبێتە هۆی دنیایەک مزعفات و مشکلە. خاڵی دووەم تێخەونەبوون دەبێتە هۆی توشبوون بە لە بیرچوونەوە و تووڕەیی کاتێک قوتابیەک دێتە لای من کەسێک دێتە لا منیان پرسیارم لێکە مامۆستا زۆر عەسەبیە بم یان شتم زوو بیرەچێتەوە یەکەم پرسیار لێ یەکەم ئەڵێم خەوت چۆنە دووەم پرسیار ڤیتامیناتت چۆنە ڤیتامین D3 و زینک و ئاسن و خوێنت ڕێژەیان چۆنە ئەم دوو پرسیارە ئەساسین بۆ هۆکاری ئەساسین بۆ تووڕەیی و بۆ لە بیرچوونەوە کاتێک کە ئەم دوانە چارەسەر کران خەوی قوڵ بوو خەوی چاکرد لە ماوەی 3 هەفتەیە بۆ مانگێک
هەتاوەکم 2 مانگەمە چاودێریەکەین دوای ئەوەی خەوی چاک بوو دوای ئەوەی کە ڤیتامیناتی وەرگرت و کێشەی نەما اینجا دوای ئەوە دەین ئەو گرفتانەی کە کەم خەوی بۆی دروست کردووە لە ڕووی دەرونیەوە اینجا دەین دراسەیەکەین و چاکیەکەین یعنی تووڕەبوون عەسەبی بوون کە بەداخەوە خۆتانەزان میلەتی کورد بەعام مێشکی گەرمە پێش ئەوەی هۆکاری دەرونی بێ هۆکاری جەستەییە خەوی قوڵ نییە ڤیتامیناتی نەقسە ئەویش هەر بەهۆی خەوەکەوەیە کە ڤیتامینان نەقسەکە کێشەکە لەوایە ئەینا خۆی مرۆڤ مرۆڤێکی ئاساییە و تووڕە نابێ بەڵام کەمخەوی عەسەبیەکە خاڵی سێم بێتاقەتی زۆربەی ئەو قوتابیانی کە زوو بێتاقەتە بن لە خوێندن هۆکارەکەی ئەوەیە کە یان لە ئیشکردن هۆکارەکەی ئەوەیە کە خەوی مەزبوط نییە خەوی قوڵ نییە خەوی چاک نییە خاڵی چوارەم بێهێزی لەش و بێهێزی بەرگری لەش طبعاً لە پیجی پێشتر باسی گرنگی خەوم کرد بۆ سیستەمی بەرگری ئینسان کاتێککە تۆ خەوت نەقسە زوو نەخۆشەکەوی زوو بێزارەبی زوو بێهێزەبی هەر لە خۆتەوە ئەو مرۆڤە تۆ هەر خۆت نەگە مرۆڤە خۆت وەرە هەفتەی خەوت مەزبوط نەبێ هەست بە بێهێزی ئەەکەی هەست دەکەی ماسوولکەکانت نان لەگەڵتا هەستەکەی مەزبوطنی لە ڕووی جەستەییەوە خاڵی پێنجەم نەمانی توانای وردبوونەوە و تەرکیز ئەم مرۆڤە تەرکیزی نییە یعنی من لەگەڵ مامۆساکانە زوو گفتوگۆکەم ئەڵێم مامۆسای چ تەلەبێک هەستەکەی تەرکیزی نییە من کە بانگیەکەم بۆ ئۆفیسەکەی خۆم یەکەم پرسیالەکەم ئەڵێم با بە خەوت چۆنە چکە کەم خەوی ئەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤ تەرکیزی نەبێ سەرنجی نامێنێ و ئەبێتە هۆی نەخۆشی نەفسی چۆنە لە هەل لە خۆی و خەیاڵاتەکە وازانێ خەیاڵەتەکان ڕاستە بیرکردنەوەی غەڵەت بە مێشکیا دێ بیرکردنەوەی سەقەت بە مێشکیا دێ ئێستا دێ ئەم کوژێ ئێستا وا ئەبێ ئێستا وا هەر لە خۆی و ئەم کەسە خەیاڵاتی نامعقولەکە ئەگەر کەسەکە تووشی نەزان بزە بچی پیاڵن بە کوردی تووشی تێکچوونی خەیاڵاتە بێ خەیاڵەکە وا ئازانێ ڕاستیە بۆ یەکاردانەوەی زۆر خراپی ئەبێ بۆ کەسانی بەرامبەر و کاریگەری نەرێنی لەسەر پەیوەندی کۆمەڵاتەکانەکە خاڵی شەشەم لە دەستدانی ئارەزووی خواردن ئەو قوتابیانەی کە من هەستیان پێکەم لە ڕووی جەستەیەوە لاوازن یەکەم پرسیار لیانەکەم ئەزیزم خەوت چۆنە ئایا خەوت باشە ئایا خەوت مەزبوطە ئایا کێشەی خەوت نییە چونکە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە بەیانیان هەندێک تەلەبە هاتوتە لای من مامۆستا وەڵایی خەوم مەزبوطە ئەڵێن بەیانیان نانەخۆی ئەڵێن نا یەکسەر بۆم دەرەکەوێت کە خەوی مەزبوط نییە چونکە ئەگەر خەو مەزبوط بێ خەوێکی باش دەبێ سەعات 11 بخەوی شەشی بەیانی هەستی بێگومان بە لەوەی ئەگەر ڕۆژی یەکەم و دووەمی جوانە بێ ڕۆژی سێم و چوارەم و هەفتەی یەکەم ئیتر برسیتە بێ حەزەکەی نان بخۆی کە باشترین شتە نانی بەیانیان بۆ مێشکی قوتابی بۆیە ئارەزووی خواردنت لە دەسەدا ئەمەشە بێتە هۆی زەعیفی و لاوازی و لەبەرەوەی ڤیتامینات و ئەو شتە پێویستانەی کە لە خواردنا هەیە ناتوانانی جوان وەری بگری و هەرسیکە ئەبێتە هۆی زەعیفی خاڵی حوتەم تێکچوونی ڕەنگی پێست باسم کرد وابزانم لە وێنەکانیشان زۆر جوان دیارە تەمەشای ئەو بەڕێزە ئەو خاتونە after a while کە باش نەخەوتووە after one night you are مەسەلەن خەوێکی باشیە بووە sleeping well سەیری ئەوەی خوارەوەکەن ئەو خاتونەی تر سەیری دەموچاویکەن سەیری بریسکەوەی ینی دەموچاوی ڕەونەقەداتەوە من خۆم هەستم پێ کردووە لە ناو قوتابیەکانی خۆمانە تەلەبەمان هەبووە دەموچاوی مردووە ئەمە 2 مانگە تقریبان پێم وتۆ خەوی چا کردووە هەر بریسکاوەتەوە ینی چۆنەڵی دەموچاوی ڕەونەقەداتەوە بۆیە ئەوانەتان کە مشکلەی زیبکە و کێشەی پێست و مردنی پێستی سەرەوە واز لە دەرمان بێنن واز لەم حەبە بێنن واز لەم هەموو مەڵ هەمە ئۆنلاینە بێنن هەمووی کارەسات دروستەکە بە جددی ئیش لەسەر خەوەکەتان بکەن دڵنیاتانەکەمەوە ئیسفادەی زۆری لێکەن و کێشەتان نامێنێ خاڵی هەشتم چاو بە قوڵاچوون ئەوە شتێکی دیارە و هەمومان ئەزانین کەسێک کە زۆر چاوی بە قوڵا بچێک تەمان هەندێک کەسێک کێشەی من ئەو کاتێککە لە هەندەسەی میعماری بووم لەبەرەوەی زۆر زیاد لە پێویست کۆمپیوتەرمان بەکارێنا تووشی ئەو حاڵەتە بووم چاوم بە قوڵاچووە تا ئێسش تەسیری ماوە بەڵام هەندێک کەس هەیە بەهۆی کەم خەوی و تووشە و حاڵەتە بێ خاڵی نوێم بەردەوام بوون لەسەر کەم خەوتن کاریگەری بۆ سەر ئەو بەشەی مێشک دەبێت کە کۆنتترۆلی قسەکردن و زمان دەکات من دڵنیام ئەگەر هەندێک لە ئێوە بۆن منە هەندێک حاڵەت هەبوو بێ کە ئەم مرۆڤە خەوی باش نەبێ سەیری 2 ڕۆژ 3 ڕۆژ دوایەوە قسەکردنی تێکەچێ ئەدای قسەکردنی تێکەچێ قسەکانی پێش و پاشەخە وای لێدە خەڵک حساب بۆ قسەی ناکات چکە قسەکانی معقول نین قسەی ناواقعی ئەکەن با بچینە سەر گرنگی خەوی قوڵ بۆ مێشکی مرۆڤ بۆ مێشکی مناڵ قوتابی بە تایبەتی 2 کاریگەری گرنگی هەیە یەکەم تێرخەوبوونی جەستە و نوێبوونەوەی خانەکان و ئامادە باشی بۆ خوێندن و چوون بۆ قوتابخانە بە وزە و
خۆشیەوە یەکێک لە مەرجە ئەساسیەکانی وەرگرتنی زانیاری بریتێ لەوەی کە تۆ جەوت خۆش بێ ها مودت باش بێ ینی پڕتاقەبی پڕوزەبی خەوی قوڵە بێتە هۆی ئامادە باشی خانەکان و نوێبوونەوەیان چکە مێشکی مرۆڤ long term memories یعنی ماوەی یادگە درێژ یادگەی ماوە درێژ ئەبێ خەوێکی قوڵی هەبێ بۆی بچێتەوە بەسەر زانیاریەکانە کە ئێستا لە خەڵی دووەمایە ئەوە دووبارە بوونەوەی زانیاریەکان لە مشکتا لە کاتی خەوی قوڵ هەندێک زانیاری هەیە لە مێشکی ئینسان کاتێک ئەخەوی تۆ مێشکت لە شەو ڕۆژێکا 50 ملیۆن جار معلوماتەکان ئاڵوگۆڕەکە و هێنی و ئەیبا ئەگەر خەوت ڕێک نەبێ معلوماتەکان زوو بیرەچێ و ئەزانی تۆ مرۆڤێکی تەمەڵی لە کاتێکا وانە مناڵەکان تانەوانەی خواردتەمەنی 10 ساڵن ئاگادار بن بەرەو ئۆتیزم بوون ئەڕۆن ئەگەر خەویان مەزبوط نەبێ مەقسەی من نییە قسەی عیلمە بڕۆن دراسی بکەن بەرەو ئۆتیزم بوون ئەڕۆن ینی مناڵی وا هەیە بەهۆی موبایل و کێشەی خەوە تووشی ئۆتیزم بووە لە تەمەنی 2 ساڵی 3 ساڵە گوناحمانەگە ئەبێ ئاگداری مناڵەکانمان بین خەویان ڕێک بێ بەهباهانوی ئەوەی وەڵاوە کچەپلکی یان کوڕەمامی موبایلی هەیە با موبایلی بۆ بکڕم قەیچەکە وازی لێبینە تا 2 شەو یان من ئایلە هەبووە دایک و باوکەکە خۆی نەخەوتۆ تا 2 شەو مناڵەکە شڵێ مامۆسا من دایک و باوکم تا 2 شەو ناخەونێ من چۆن بخەوم ناچار بووم تەلەفۆنم کردووە بۆ ماڵەوەیان بابە ئەمە خراپە بۆ مناڵەکەتان تووشی ئەم حاڵەتانە ئەبێ اینجا ئێستا ماڵەوەیان ڕۆشنبیر بوون لەسەرەوە مۆزوعە و باشیان کرد چکە کاریگەری زۆر نەرێنی ئەبێ لەسەر مێشکی ئەو منداڵە زیانەکانی کەم خەوی و درەنگ خەوتن بۆ سەر قوتابی یەکەم هەستکردن بە بێزاری و بێتاقەتی لە ناو پۆل و کاتی خوێندن ئەوانەتان بێتاقەتن لە پۆلدا ئەوانەتان گرفتان هەیە لە پۆلا بزانە خەوتان مەزبوط نییە ئەزیزم مەڕۆ بە دوای ئەوە بڵێ مامۆساکەم باش نییە مەکتەبەکەم خراپە نازانم چیم لە بەردەسانیە یەکەم شت من هەمجارە بە سوعبەت ئەڵێم گەندەڵیەکانی خۆت ببینە بزانە ئایا خەوت مەزبوطە ڤیتامیناتت مەزبوطە هەستکردن بە ماندووبوون و شەکەتی طبعاً دێتەوە لە مەکتەب ئەوەندە هیلاکە ئەوە نەشەکەتە یەکسەر بۆی ئەخەوێت 2-3 سەعات دوایەوەی کە ئەخەوێ ئیتر شەوەکە خەوی پیان ناکەوێ ئیتر دوای ئەوە کە خەوی پیان ناکەوێ شەوەکە کاتی سیمینارەکە ئەو پەڕی چارەکێکی ترمان ماوە بەڕێزم دروست ینی خەوەکەی تێک ئەچێ شەو دیسانەوە 2 شەوە خەوێ بەیانی زوو لە خەوڵەسێ تێرخەو نەبوو ئەچێتە لای مامۆسام مانووە دێتەوە دیسان دوانی وەڕۆ ئەخەوێ اینجا سەباسی ئەو پرۆسی خەوتان بۆکەم دوانی ڕۆچەند گرفت دروستەکە ئەو خاڵی چوارم ئەو بێزاری و ماندووبوونەشی کاریگەری لەسەر کەسایەتی و پەیوەندیەکانیەکە ئەم مرۆڤ ئەکاتە مرۆڤێکی لاواز مرۆڤێکی داما و ناتوانێت پەیوەندی کۆمەڵایەتەکانی باشکە ناتوانێت خۆی بەرەو پێشەوە بەرێ لەبەرچی لەبەرەوەی کاریگەری کەم خەویە بێتاقەتە بێزارە ئەم کەم خەویە بێتەوەی کەسێکی هەمیشە بێزار دەرکەوێ هەمیشە ماندوو دەرکەوێ ئەو پەیوەندیەکانی باش نەبێ لەگەڵ چکە غەڵەت قوبوڵ ناکە سوعبەت قوبوڵ ناکە من حاڵەتمان بەسەر هاتووە لە قوتابخانە بووە بە شەڕیان کاتێ هەستم کردو ئەم مناڵە ئەو شەوە خەوی باش نەبوو ئەو سوعبەتەی کە دوێنێ قوبوڵی کردو ئەمڕۆ قوبوڵی ناکە چکە مێشکی ئامادە نییە خاڵی پێنجە بەهۆی کەمی سەرنج و تەرکیزەوە تێنەگەیشتن لەوانەکان چکە یەکەم مەرجی فێربوون بریتە لە تەرکیزێکی باش ئەگەر لەوانەکان تێناگەی یەکەم جا دراسەیەکی خۆت بکە بزانە ئایا گرفتت هەیە لە خەو خواردن یانیش نا کەواتە هۆکاری هەموو ئەم زیانانە بریتێ لە تێکچوونی هۆرمۆنەکان ئەو مادە کیمیایانەی کە لە شەوە ئەدرێ لە دەرەدرێ لە ڕێگەی ڕژێنەکان لە مێشکا کە تۆ خەوت قوڵ نەبێ مادەکان ناڕژێن ئەم هەموو گرفتە دروسە بێ کە ئێستا عەرزی ئێوەی بەڕێزم کرد چەند کاتژمێر قوتابی بخەوێت بە بۆچوونی زۆر هەیە بەڕێزان دەربارەی ئەو بابەتە مەسەلەن زانایەکمان هەیە زانا تیم هۆڕن لێکۆڵنەوەیەکی کردووە ئەڵێ ئەوەندە خەو پێویستە کە مرۆڤ هەست بە خەواڵوبوون نەکا لە ڕۆژەکە و هەندێکی تر پێیان وایە کە پێویستە خەوی لە مرۆڤدا بۆ مرۆڤێکی تر ئەگۆڕێ عەفوەن لە مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر ئەگۆڕێ هەندێک بە 5 کاتژمێر هەندێک بە 6 یان 7 هەندێکیش بە 9 تا 10 کاتژمێر بە گوێرەی تەمەن فەرقەکە بەڵام بە گوێرەی ستانداردێکی لێکۆڵنەوەیەکی دەرونی و فیسیۆلۆژی دەرکەوتووە کە مرۆڤ ئەگەر لە تەمەنی مناڵی تازە لەدایک بوو 14 بۆ 7 ساعات خەوی پێویستە مناڵی 11 مانگ 12 بۆ 15 ساعات مناڵی 2 ساڵ 11 بۆ 14 لە تەمەنی 3 بۆ 5 ساڵی پێویستە 10 بۆ 13 کاتێک دەچێتە خوێندنگە واتە پۆلی 6 ببوورەواتە لە تەمەنی 6 هەتا 13 ساڵی 9 بۆ 11 ساعات لە تەمەنی 14 بۆ 7 مرۆڤ پێویستی بە 8 بۆ 10 ساعات خەو هەیە
و لە کەسانی گەنج و پێگەیشت و 7 بۆ 9 سعات و لەسەر و تەمەنی 65 ساڵ هەندێک بیر و ڕاهەیە لە 5 سعات 6 سعات بەسە بەڵام بە جۆری ستاندار 7 بۆ 8 سعات خەو پێویستە ئەگۆڕێیان بە پێی پێویستی کەسەکە فرمێسکخان بە گوێرەی تەمەن و کەسەکەش احتیمالە زۆر ماندوو ببێ ئیشەکەی زۆر ماندووکەرانە بێ لە ڕووی عقلیەوە لە ڕووی جەستەیەوە بۆیە پێویستی بە خەوی زیاترە هۆرمۆنی میلاتۆنین و کاریگەری لەسەر مرۆڤ چییە؟ بەڕێزان زۆر بەمان لەوانەیە ئەوەمان بۆ بەدی کردبێ کاتێک کە مرۆڤێک خەوێکی مەزبوطی هەیە یان تۆ دووسێ شەو بەسەرێکەوە زۆر بە باشی ئەخەوی ڕەنگی پێستت ئەدرەوشێتەوە ئەبریسکێتەوە جوان دەرەکەوێ ئەمەشە بێتەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی هۆرمۆنی میلاتۆنینە کە ڕژێنێکە لە ناو خوێنە دەرەدرێ بەڵام ئاگادار بن میلاتۆنین ئللا لە کاتێکا بە باشی دەرەدرێت کە خەوێکی قوڵی مەزبوطی ڕێکوپێکت هەبێ پێش 11 شەو 11 شەو بخەوی بەیانیان زوو هەسی لەو کاتەیە میلاتۆنین دەرئەدرێ دەخولەکیشمان ماوە باشە و ئەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤ درەنگ پیر ببێت یعنی هۆکاری زوو پیربوون و تێکچوونی چرجبوونی دەموچاو ئەوەیە کە هۆرمۆنی میلاتۆنینت مەزبوط نییە ئەویش هۆکارەکەی بریتە لە کەم خەوی و تێر نەخەوتن هۆرمۆنی میلاتۆنین لەلایەن سنۆبەرە ڕژێنەوە دەرەدرێت بەڕێزان کە لە ناو مێشکایە هەروەها سنۆبەرە ڕژێن پێی ئەڵێن چاوی سێەم لەبەرچی لەبەر ئەوەی پێمان ئەڵێ شەو ڕۆژمان بۆ دیاری ئەکات یعنی ئەوانەتان کە ژوورەکانتان ڕووناکە زۆر خراپە چونکە تۆ سەر لە مێشکت تێکە دێ ئەبێ ژوورەکانتان تاریک بێ بەلایانی کەم نیو سعات پێشەوەی بخەوی موبایل بەکارنێنی چکە کاریگەری شۆقی موبایل چێتە ناو مێشک و سیستەمی مێشکمان تێکەدا کاریگەری لەسەر ئەمێنێت و میلاتۆنین بە جوانی دەرنادا بەهۆی تێکچوونی سنۆبەرەوە سلۆبەرە ڕژێن تەبان لە مێشکە ئەومان لە یاد نەچێت کە هۆرمۆنی گەشەکردن گرۆث هۆرمۆن یەکێکە لە تایبەتمەندیەکانی هەرزەکار هەتا لە تەمەخوار تەمەنی هەرزەکاری کە میلاتۆنین پاڵنەرە هۆکارە کە بەهۆی خەوێکی قوڵەوە ئەبێتە هۆی ئەوەی کە گرۆث هۆرمۆن دەربدا ئەم مرۆڤە ئەم مناڵە گەشەی مەزبوط بێ کێشەی ئێسکی نەبێ نەخۆش نەکەوێ و لە کێشەی باڵای نەبێ هەر لەبەر ئەمەشە کە خەوتن بۆ گەشەکردنی مناڵ سوودێکی زۆری هەیە باسمان کرد ئیشی هۆرمۆنی میلاتۆنین جگەل لە جوانکردنی پێست لە هەمان کاتاگاریگەری هەیە لەسەر بەهێزکردنی کۆندامی بەرگری لە شو کۆنتترۆلکردنی خەولێکەوتن و بە ئاگا هاتنەوە ڕۆڵێکی گرنگجێ تەبان ئەوە باسمان کرد لە پەیجەکانی پێشتر خەوتن بە ڕۆژ مەترسیدارە و زیانی گەورەی هەیە ئەگەر لە 40 خولەک زیاتر بخەوین زۆربەی نەخۆشیەکانی گەلی کوردی قارەمان نەتوانم بڵێمەوەیە کە دوای نانێکی باش نیوەڕوانان ئەخەون من ئێستا ئەگەر ڕاپرسێ بکەم لێرە دڵنیام زۆربەی هەرە زۆرتان عیلەکانتان ئەم گرفتیان هەیە بەڕێزان لە 40 خولەک زیاتر خەو زۆر خراپە لە هەمووشی خراپتر بۆ قوتابی بە تایبەتی ئەوەیە کە لە مەکتەب دێتەوە یەکسەر ئەخەوێ زۆر هەڵەیە ئەبێ هەنگاوی یەکەم 15 بۆ 30 بۆ 40 خولەک زیاتر نیا پاڵ بکەوێ بخەوێ هەندێک خەوی پیان ناکەوێ ئاساییە پاڵکەوە گوێ لە میوزیکێکی ئارام بگرە و دوای ئەوە نان بخۆ و ئاگادار بن بەپێی لێکۆڵینەوەیە کە لە زانکۆی تۆکیۆ کراوە 145 ئەگەری زیادبوونی نەخۆشی شەکرە زیادەکا لە مرۆڤ ئەگەر زیاتر لە 40 خولەک بخەوی و بەڵام ئەگەر کەمتر لە 40 خولەک بخەوی و پێش نان خواردن بخەوی هەست بە تاقە و هێز و توانایەکی زۆر باشەکەی پسپۆران ئاماژە بەوە دەکەن کە خەوتن بۆ ماوەی 40 خولەک سەرخەوشکاندنی پێڵێن ئێمە سوودی تەندروستی زۆری هەیە بۆ دڵ و بۆ مێشک قەیلولە سوکە خەونی زۆر باشە کاک بنوار زۆر باشە قەیلولە حتا سنەتیشە ئێمە لە قوتابخانەی لۆزان چیمان کردووە سعات 11 سعات 11 دقە بۆ 11 کردومانە بە پشوو بۆەوەی تەلەبە لەو کاتەیە ئیسراحەت بکە لەو کاتەیە نابێ ئینسان معلومات وەرگرێت چکە خراپە بۆ مێشکی ئێمە حتا سیستەمی ڕستەکانیشمان بە گوێرەی تاقە و زەوهێزی تەلەبە داناوە لە لۆزان وامان لێ کردو لەو کاتەیە ئیسراحەت بکە بۆ اینجا دوایەوە ئەچێنانەخوا اینجا ئامادە ئەبێ بۆ وانەی 6 و 7 و 8 خەرمانخان ئەڵێ مامۆستا تەمەنی هەرزەکاری تاچێت تەمەنێک لە کەسیا ئەمێنێتەوە یعنی چۆن خەرمانخان تێنەگەیشتم لە ئەگەر ڕوونیکەیتەوە لە خزمەتە با بڕۆین بۆم بنووسە بەسەر چاو چەند تێبینێکی گشتی لەسەر خەوتنی قوتابی تەمان نەخواردنی مادە کافاینەکان
ئەوەنێک کە کافانیان تێتایە چاقاوە بیپسی ئەو مادانی تر لە دوای پێنجی ئێوارە هەیە سعات 11 شەو قاواخوا هەمە کارەساتێکی گەورەیە بەپێی توێژینەوەکان خواردنەوەی 14 گرام میلیگرام لە کافین 6 سعات پێشخەو زیانی هەیە بۆ خەوتنمان پێش خەوتن خواردنی چەور زیان بەخش زیانی هەیە نابێ ئێمە خواردنی چەور بخۆین چکە کاریگەری سەرجەستەمانە بێ وەرزشکردن نابێ بەلایانی کەمە بێ 3 سعات پێش خەوتن تۆ وەرزش بکەی لەبەرەوەی پلەی گەرمی تێکەدا ئەمەش خەوتێکەدا دەرمانی خەو ڕجاتان لەیەکەم ئاگاداری ئەم تێبینێ بن دەرمانی خەو مەرجە پسپۆر بینوسێ دکتۆری تایبەت بینوسێ هەل لە خۆتۆ نەچی لە سەیدا لە دەرمانی خەو بخۆی پێش خەوتن هیچ جۆرە ئامەیەکی ئەلکترۆنی بەکارمێنە چکە کاریگەری لەسەر مێشکەیەوە باسمان کرد دەکرێت پێش خەوتن میوزیکێکی ئارام لێ بدەیت زۆر باشە مێشکت ئارامەکاتەوە بە گوێرەی لێکۆڵینەوە زانستیەکان کە لە بەرنمەیەکی کوردستان تیڤ باسمان کردووە لێرە ئەتوانن دوایی خۆتان گوێ لێ بگرن لێرە باسی ناکەمەوە سلمێنراوە دوای 3-4 هەفتە ئەوانەی کە گوێ لە میوزیکێکی ئارامەگرن مێشکیان زۆر باشتری شەکە و ئارامترن لە ڕووی جەستەیی و لە ڕووی دەرونیەوە بەڕێزان من سیستەمێک پەیڕەوەکەم هەم بۆ خۆم هەم بۆ قوتابیەکان ئەوەیە کە سیستەمی 8-8-8 ئێمەی مرۆڤ لە شەو ڕۆژەکە 24 کاژێرمان هەیە دابەشی هەشتیەکەین 8 سعات ئەخەوین 8 سعات ئیش و کارەکەین 8 سعاتی ژیانەکەین ئەوانەی کە ئیش و کار ناکەن 8 سعات ئەخوێنن 5 سعات لە قوتابخانن 4 سعاتیش لە ماڵەوە واجبەکانیان ڕێکەخەن هەر کاتێک ئەم هاوسەنگ بوونە تێکچوو مرۆڤ تووشی ناڕەحەتی جەستەی و ناڕەحەتی دەرونی ئەبێ بۆیە تکاکەم ئاگاداری سیستەمی ژیانتان بن 8 سعات بخەون 7 سعات شەو بخەون یان 7 سعات و نیو 30 دقەش پێشنانی نیوەڕۆ بخەوە هەست بە تاقە وزەیەکی زۆر باشەکەی مەڵێ خەوم مامۆسا برسیمە لە مەکتەب دێمەوە قەیناکە با برسیت بێ بە برسێتی بخەوە باشترە لەوەی کە دوایەوە کە ئەگەر بخەوی بە تسکی تێرەوە بەڕێزان دوای 4-5 سعات خەو برد نادا و ئەو ڕۆژت لێ تێکەدا کەواتە قوتابی چۆن بخەوێت ئەوە باسی یەکەم لێرە شەوان پێش 12 شەو بخەوە پێش حوتی بەیانی هەستا نیوەڕوانان پێش ئەوەی نان بخۆی تکایە 30 بۆ 40 خولەک پشوو بدە مەرج نییە بخەوی ئەتوانی پاڵکەوی گوێ لە گۆرانیەک بگری میوزیکێک بگری زۆر سوپاسدانەکەم سەرچاوەکانم ئەو دوو سەرچاوەیە دکتۆر سترۆک سراڤیس پزیشکی خۆت بە لەو کتێبەیە ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان لاپەڕەش تاوەشت بۆ 99 دکتۆر خدر نیازی وانەی بایۆلۆژی زانکۆی سەلاحەدین هەولێر کۆلێژی ئاداب بەیانیان قۆناغی یەکەم وانەی 10 وانەی 11 باسی ئەم زانیاریانیان کردووە هەر ساغ و تەندروست باش بن هیوادارم خەوێکی ڕێک و پێک و مەزبوطان هەبێ هیوادارم دەرونێکی ئارام و جەستەیەکی تەندروستان هەبێ تکاتان لە یەکەم خەوتان چاک بکەن بۆ ئەوەی ببنە خاوەنی کەسایەتێکی باش زۆر سوپاسدانەکەم